من ناوم عبدالله ئەمین محەممەدە لە دایکبووی 1960 لە قەرەداغ لە دایک بووم. سەرەتای قوتابخانم لە قەرەداغ تەواو کردووە، پاشا هاتوومەتە سلێمانی، لە سلێمانیش ئامادەیم تەواو کردووە. دوای ئەوە بەشی نەخۆشەوانیم تەواو کردووە. لە یەکەم جار لە گوندی سێوسێنانی قەرەداغ ساڵی 1970 تەعین بووم، پاشان گوێزراومەتەوە بۆ سەربازی، چەند ساڵێکی بەردەوام سەرباز بووم. دوای گەڕاومەتەوە لە سەربازی کە کۆتایی هاتووە، گەڕاومەتەوە لە بنکەی تەندروستی ڕزگاری سلێمانی دەستم بەکارەکەم کردووە. پاشان چەند ساڵێ لێوە ماومەتەوە. پاشان لەسەر داوای خۆم داوام کردووە کە هاتوومەتە بەشی پزیشکی دادوەری. تقریبن لە 20 ساڵ زیاترە، تا 25 ساڵ ئەبێت بە مستەمیڕی بەردەوام. و ئەتوانم بڵێم تایسەکێ ڕۆژێک ئیجازەم وەرگرتووە بە درێژای ئەو فترەی دوور و درێژەی کە لە بەشی پزیشکی دادوەری بووم، ئەوش کە زۆر زەڕور بووم. کە هاتوومەتە ئەم بینایە دوو برادەریکەی لێبوو، یەکیان شێخ بابەتاهێر خوا لێی خۆش بێ عەمری خوای کردووە، ئەویکیان کاگەنۆر بوو ڕۆژ بۆ خارج. دوای ئەوان چەند ساڵێکی دوور و درێژ بە تاقی تەنها مامەوە وەکو کارگەر ئیش و کاری ئەم دایرەیەم کردووە لەگەڵ چەند کارگوزارێک و چەند دکتۆرێکە، بە تایبەتی دکتۆر محەممەد نووری کە برایەکی زۆر بەڕێزە هاوکارمان بۆ لێرە، فترێکی دوور و درێژم بەسەر بردووە لێرە. توێکاری برێتی لەو کردارە پزیشکەی کە ئەنجامە درێ بۆ ئەو تەرمانەی کەوە پۆلیس یا دادگا لە هەر شوێنێک ئەیانهێنێ بۆ لای ئێمە بە فۆرمی تایبەتی خۆیان کۆمەڵی پرسیار داواکەن. ئێمەش ئەوەی زۆر پێویست کات توێکاری ئەکرێ وەڵامی حاکم و لایەنە لێکۆڵەوەرەکانە ئەدرێ. ئەو حادیسانەی کە هەیەتە ئەم بەشە ئاعتیادی حاڵەتی سوتاویە، حاڵەتی سەیارەیە، حاڵەتی فیشەکە، بە هەموو ئەو ڕووداوانەی کە پۆلیس داوایەکە ئاعتیادی هێنە ئێرە. ئەوەی پێویست بە تەشریح توێکاری بکات توێکاریەکرێ، ئەوەی پێویست نەکا بە گوێری بڕیاری دکتۆرەکە ئەوە توانی وەڵام بداتەوە. توێکاری تەرم تا تەرم فەرقی هەیە، تۆزێ گرانە بەڕاستی تا گەیتە نەتیجە زۆری پێچیە، هەیش حاڵەتەکە زۆر ئاشکرایە زوو کۆتاییە. جاروایە کەیسەکە حاڵەتێکی بۆنی هەیە تۆزێ تاخیرە بێ، هەیە حاڵەتەکە تازەیە ئۆکتۆبر ئەتوانین بڵێن بگەینە نەتیجە. ئەم تێکارێ برێتیە لە تیمێکی پزیشکی کە پێ کاتۆ لە دکتۆرێ، لە توێکارێ، لە کارگوزارێ کە بەردەستی تەکا ئەوە بێنە ئەوە بەرە، یعنی لە بەیانیەوە بۆ بەیانی دووەم ئێمە جەدۆلی خەفارەتمان هەیە، بە گوێرەی جەدۆلی خەفارەت خەفەرە بین دکتۆرێک توێکارێک ئاعتیادی ئامادەین لە هەشتی بەیانیەوە بۆ هەشتی بەیانی دووەم کارەکانمان ئەنجام بدەین. تووشی ڕەخنای بینەوە بەس چییە پێویست بە ڕوونکردەوەکە، یعنی کە شتێک گێتە سەرمان پرسیارە دکتۆرەکەمان ڕوونکردنەوە ئەدا لەو بارەوە ئەگاتە قەناعەتی ئەوەی کەوا شتەکە چییە و چی نییە. بەڕاستی وەکو سنوورێکی دیاریکردنەوە جاری وا هەبووە کە لە پێشە لە کاتی شەڕی ناوخۆ کێشەکانە لە دیالەوە بۆمان هاتۆ، جاری وا بۆ لە کەرکووک و کۆمەڵێکمان بۆ هاتۆ، جاری وای لەم ئەترافانی سلێمانی و لە هەموو شوێنێک جەنازەمان بۆ هاتوۆتەوە. کاریگەری ئەوەیە گەر ئیشەکە بە من هەڵسوڕێ و کەسی تر نەهات بۆ ئێرە، منیش فەخرم پێوە کرد بەڕاستی و ئیشە بکەم، وردە وردەوام لێ هات کە سەیتەرەم کرد بەسەر وەزعەکە و توانیم بەڕاستی ئیشەکە جێبەجێ بکەم. وەکو کاریگەری شتێکی ناخۆشە پیاو کە ڕۆژانە گەنجێکە بینێ، مناڵێکە بینێ، شتێکی هەیەکی لەو بابەتانە مرۆڤێکە بینێ بەڕاستی پێی ناخۆشە. بەس پێ ناخۆشیەکە چییە؟ یعنی ئەگەر ئێمە و کارە نەکەین خۆ و کارە وەستێ دڵم معادلی نییە، ڕۆژ وای هەر هیچ نییە، هەفتەی وایە دوو تەرمەیە کە هەفتەکە حەو ڕۆژە پێنجەکەی نیەتی، ینی ئەوە نییە بڵێ وەڵا شتێکی دیاری کراوە ئەمڕۆ حەوت بۆ بەیانی پێنج و دوو بەیانی نەبێ. کاتەکەمان کاتێکی نادیارە، هەنی ئەتوانی بڵێ تەرم وەکو دڵۆپەوایە لە پڕ بەیە بێ. ئەمە ئەم میزانە بەکارهێنین بۆ کێشانی پارچەکانی ناو تەرم، ناولەشی تەرم، بزانین ئایا جیاوازەکاری لە حاڵەتی طبیعی لەگەڵ حاڵەتی نەخۆشیە چییە، و کاتە جیاکرێتەوە کە ئەم حاڵەتە وەزنەکەی ئەوەنەوە ئەو کەمتر یا زیاترە، ئەتوانی تقریبا دەستنیشانی ئەو وەزعی پێ بکەیت. وەڵای من ئەتوانم بڵێم لە سای خواوەتای سەکێ کە ماوەی ئەم 26 ساڵە هەم لەم بەشە
کە چەند ساڵێک وەکو کارگێڕیش ئیشم کردو لێرە و ئیدارەم دایرەم بردۆ بڕێەوە قسێکی ناخۆش قسێکی سارد یەک زەلام لە ڕووی ناوین و توانیومانە هەر کەسێکیش کە ڕووی کرد تا ئێرە بە دەرەجەیەکی وا کە تۆزێ تون بێ لەگەڵمان وای لێ بکەین کە ئەوەنی کەینەوە زۆر زۆر مەمنونیش بێ ئیشەکەی بۆ بکەین. وڵی حاڵەتی ناخۆشیە من نبینم گەنجە تەلەبەی زانکۆیە لە مەرحەلێکی دراسیایە هەر حاڵەتێکی جیاواز هەیە ئەبینم گەنجە و خۆشی لە دنیا نبینیەوە لە پڕ بەکارە ساتێکی دڵتەزێن بەڕاستی تووشی حادیسە ئەبێ ئەمەم زۆر زۆر پێ ناخۆشەوە زۆر تەسیر بتێکە. لەبەرەوەی خۆمان مناڵمان هەیە بەڕاستی کە خەڵکە بینی ئەوا لێ قەومێ بینی کە سوکاری خۆمانمانەکەوێت حادیسەیە بوو کەسێک بوو مناڵەکەی مردبوو هاو بۆ ئێرە بەڕاستی کە بینیم وەزعەکەتی خۆم بۆ نەگیرە. ئەم کارە تقریبا تەقاعودی زۆرمان نەماوە و هەتا ئێستا هێناومانە بەڕاستی کە هەکارەکەشمان هێناوە لە سای خواوە بە پاکوتەمیزی هێناومانە ئەتوانم بڵێم قسەی کەسی یەک کەس نەهاتۆتە سەرم تا ئێستاکێ و یەک غەڵەتم نەکردووە تا ئێستاکێ لە ئیدارە لەم لا لەولا بە هیچ شێوەیە ئیشەکانمان جێی ڕەزامەندی ئەو لایەنانە بۆ کە لەگەڵمانە ئیشیان کردو. من لە ماوە ئەم 26 ساڵە ئەگەر چەند کەسی هات پێێتە ئێرە ئەگەر فێریشم نەکردبێ ڕێنمایەکم کردووە کە ئیشە بکە ئەوە چۆنە چۆن نییە هەر لە کارمەندێک و تا دکتۆرێ ماوە 26 ساڵە میهنەی خۆمم پاراست و بە هیچ شێوە ئەسراری ئەم دایرێش لە دەمی منەوە چۆتە دەرەوە. وڵی خەڵک سڵیلیەکات و تۆ تەماشاکەی سە باوک کە چەندێک خۆشەویستە دایک چەند خۆشەویستە لەبەر کە ئەمرێ ئەو شەوکە لە ماڵەوەیە بەتانێکی پیاوەوە هەموو لی دوورەکەوێت و لێ ترسێ وای وانە یا سڵێکی تایبەت سامێکی تایبەتی هەیە بەڕاستی من حەزەکەم ئەو سڵە نەمێنێ ئەو سامە نەمێنێ مناڵەکان زۆر کراوە بن لەگەڵ ئەو حاڵەتە کە تۆزی خەڵک سڵیلیەکاتەوە. وڵی لە ماوە 26 ساڵە ئەتوانم پێ بڵێم بە هیچ شێوەیە دەورەی دەرەوەم نەبینیوە وازەم یەک دەورەی ناوەمان بینیوە ئیتر دەورەی دەرەوەم نەبینەوە بۆ مەبەسی پێشکەوتنی ئیشەکەمان. وڵا هەیەگە دەورەمان بۆ بکرێتەوە ئێمە لە هیچ ئەو خەڵکێکە لە خارج جۆم لەولام تەشریح و ئیشەکەن هیچیان لە ئێمە زیاتر نییە ئەتوانم ڕەنگە بڵین ئێمە لەوان بەتواناتر بین.